مسلمانی بمانژێنێ و بە مسلمانیش بمامرێنێ و مسلمانی زیندومان کاتەوە لە مردووەکانمان خۆش بێ ڕەحم بە هەموو لایەکمان کە ئەخیرمان خێر کا بەختەوەری دنیا و قیامەتمان بکە یا ڕەبی. الحمد لله وصلى الله وسلم على رسول الله. ئەو بابەتەی هەر چوار مەذهب نیان پێکاوە زۆرن بۆ نمونە وەک چی؟ بەڵێ زۆر نین نەخێر باش ئەو بابەتەی کە هەر چوار مەذهب نەی پێکاوێ زۆر نییە بەڵام دەفەرمێ وەک چی؟ بۆ نمونە تەلاقی ثەلاث. تەلاقی ثەلاث براکانم لە سەردەمی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام سێ تەلاق هەر بە یەک حیساب بووە. یعنی کەسێک بڵێ یەک و دوو هەر سێ تەلاقم کەوێت هەر یەکی دەکەوێت ئەو هەر یەک تەلاقی کەوتووە. یعنی وەکو وایە تۆ بڵێ ئەوە یەک و دوو سێ و چوار و هەزار سەیارەم کڕی تۆ یەک سەیارەش دەکڕی لە واقعدا. یعنی بە لەفەظ هەر سێ تەلاقەکە ناکەوێت تاوەکو بەو شێوازە نەبێت کە لە قورئان و حەدیثدا هاتووە. چۆن هاتووە لە قورئان و حەدیثدا براکەم؟ ئەوەیە کە پیا و ژنەکەی تەلاق بدە کە تەلاقیدا عیددەی هەیە. خۆی گەورە عیددەیەکی داناوە کە حەیضی هەبێ ئەوە ثەلاثەتە قوڕوء تا سێ جار سووڕی مانگانە، کە نەیبێ ئەوە سێ مانگ دەوەستێت. لەو سێ مانگەدا ئەو پیاوە بۆی هەیە بیر کاتەوە ئەو ژنە بگەڕێنێتەوە. هەر کە تەلاقتدا ئەو تەلاقێکت ڕۆیشت مەسەلەیەک هەیە بە ڕوونی کەینەوە، ئەویش ئەوەیە چاککردنەوەی تەلاق. چاکردنەوەی تەلاق نییە براکانم، شتێک نییە لە شەریعەدا پێی وترێت تەلاق چاککردنەوە. بۆی با کەس فێڵتان لێ نەکا و کەس نەتان خەڵەتەنێ بە پارە. وەڵا چوومە لای فڵانە کەس تەلاقەکەی بۆ چاکردنەوە. مستەحیلە تەلاق چاکردنەوە نییە. تەلاق کە کەوت کۆتایی هات. بەڵام کە تەلاقی یەکەمت داوە ئێستا چی؟ لە عیددەدایە. لە عیددەدا بۆتە یەکسەر بیجێڕیتەوە دوانت ماوە خێزاند گەڕاندەوە و دوو تەلاقت ماوە ژنی خۆتە حەڵاڵی خۆتە. ئەمە یەک. تەلاقی دووەمتدا دوای ساڵێکی تر دوای 5 ساڵی تر کێشە کەوتە بینیان تەلاقی دایەوە خێزانی. ئێستا ئەمە دوو تەلاق دوو ڕۆیشت تا لە عیددەدا بێ بۆی هەیە ژنەکەی بجێڕێتەوە چەندی ماوە ئێستا؟ یەک تەلاقی ماوە. پاش ماوەیەک کێشە کەوتە بینیان جاریش تر تەلاقی دایەوە دەڵێن ئەوە هەر سێ تەلاقەکە کەوت کۆتایی هات قوفڵ بوو. ئێستا بۆی نییە بیجێڕێتەوە، ئێستا بۆی نییە خێزانی بگەڕێنێتەوە ئەبەدەن تەواو. ئەی چی؟ حەتا تەنکیحە زەوجەن غەیڕە، تاوەکو چی؟ تاوەکو شوویەکی تر دەکاتەوە بە ویشتی خۆی، نەک بۆ حەڵاڵ بوونی بۆ مێردی یەکەمی. بەو نیەتە نا ئەو ئافرەتە تەلاق دراوە پیاوێک هاتۆتە داخوازی دوای تەوابوونی عیددە، ئەو پیاوە لەگەڵ ئافرەتە ڕازی بوون بە یەکتر و مارە کرا و تەواو. ئێستا گواستیەوە لەوانەیە 5 ساڵ لای بێ، لەوانەیە 10 ساڵ لای بێ، لەوانەیە 1 ساڵ لای بێ، وەڵا بە یەکەوە نەگونجان تەلاقیدا. کە تەلاقیدا ئێستا حەڵاڵە بۆچی؟ بۆ مێردی یەکەمی. ئێستا حەڵاڵە بۆ مێردی یەکەمی کە مارەی بکاتەوە جاریشتر. بەڵام ئەگەر بەو نیەتە بێت، بەو نیەتە دەی کاکە وەڵا تازە من لە دەستم چوو سێ تەلاقەمدا، بەو نیەتە دەیباتە لای کەسێک کاکە کە لە خۆتی مارە بکەیت و شەولات بێت و بەیانی بۆم تەلاق دەیتەوە، ئەو بەر لەعنەتی خوا دەکەون و حرام و دروست نییە، بچێتەوە لای زینایەوە، دروست نییە. جا وتمان چی براکانم؟ باسی ئەومان کرد تەلاق چاکردنەوەی نییە. کەسێک بڵێت من چوومە لای مامۆستایەک وەڵا تەلاقمدا بۆی چاکردمەوە، ملیۆنێ پارەمدایە بۆ چاکردمەوە، هێن چی چای کردەوە؟ شتیوان نییە. چۆن چا دەبێتەوە؟ ئەوەندەیە پێت دەڵێ ئایا بۆت هەیە بیجێڕیتەوە دوای بۆی باز دەکەی کە لە عیددەدا بێ بۆ پێت دەڵێ کاکە بۆت هەیە بیجێڕیتەوە و ئێستا دوو تەلاقت دەمێنێ، یا دوای دوان دەڵێ بۆت هەیە بیجێڕیتەوە تەلاقت دەمێنێ. ئەمما وەڵا چاچی کردو، یعنی وەک خۆلێ کردەوە کە نەما من تەلاقم نەداوە. شتیوان نییە، شتیوان نییە ئەبەدەن. بۆیە کاتێک تۆ چی بۆ لای مامۆستایەکی ئاینی ئەو تەنها تێت دەگەیەنێ ئایا تۆ تەلاقێکت کەوتووە یا دوانت کەوتووە یا سیانت کەوتووە،
ئایا تەلاقەکەی تۆ ڕەجعیە یا بائینە، بەینونەی سوغڕایە یا کوبڕایە، یعنی بۆ دڕون دەکاتەوە. ئەمما بڵێ بۆم چا دەکاتەوە شتی وان نییە. جا هەر کەسێک کەشتی وای بۆ کردوون ئەوە پارەکەی خواردوون و تووشی گوناهیشی کردوون، ئەجینە تەلاق چاکردنەوەی نییە، ئیلا مەگەر نەکەوت بێت، هەر نەکەوت بێت. چۆن نەکەوتووە؟ یعنی بۆ نمونە لە حاڵەتی تووڕەبوونێکی فولدا کە شعوری لەسەر خۆی نەماوە، نەیزانیوە چی وتووە، ئێستا دوو کەس با بە تۆ ژنە تەلاقدا، نا شتی وانە، با بە وەڵا شایەتێ تۆ ژنەکە تەلاقدا، کاکە وەڵا لەسەر یاد نیم شتی وام نەوتووە، ئێستا مامۆستا دەڵێت تۆ تەلاقت نەکوتووە. لا طلاق ولا عتاق في إغلاق. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سڵام لە کاتێک کە ئینسان ئیغلاق دەبێ، مێشکی قوفڵ دەبێ، عەقڵی قوفڵ دەبێ، ئەو کاتە تەلاق ناکات. یعنی مامۆستاکە پێت دەڵێن نەکەوتووە، ئەمما بڵێ کەوتوبێ بۆ چاکاتەوە شتی وانە. جا با بێمەوە سەر ئەسڵی پرسیارەکە. وتمان چی براکانم؟ لە چوار مەزەبەکەدا ئەگەر کەسێک هەر سێ تەلاقەکەی بدات لە یەک جاردا دەڵێن چی؟ چوار مەزەبەکە دەڵێت تەلاقی کەوت، دەڵێت تەلاقی کەوت. بەڵام لە مەزەبی بۆ نمونە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام، ئەوەی کە شێخ الئیسلام تەیمیە، ئەوەی کە ئیبن القەییم، ئەوەی کە ئیبن عوثەیمین، ئەوەی کە ئەمڕۆ مەحاکمی وڵاتە ئیسلامیەکان هەموو لەسەر ئەو مەذهەبە دەڕۆن کە ئیبن تەیمیە لەسەریەتی، ئەویش ئەوەیە کە پێغەمبەری خوا لەسەری بوو عەلەیهی سڵاتو وسەلام. ئەگەر پێتە دەوە یەک و دوو و سێ هەر سێ تەلاقم کەوێ ژنە تەواو، بچیتە لای حاکم دەڵێ یەکت کەوتووە. ئەی مەذهەبەکان دەڵێ هەر سێکت کەوتووە. بچیتە لە ژنەی فتوا دەڵێ کۆتاییت پێ هات. بچیتە مەحکەمە دەڵێ یەکێک کەوتووە. کامی ڕاسترە؟ ئەوەی مەحکەمە ڕاسترە. یەک تەلاق دەکەوێت، یەک تەلاق دەکەوێت. جا ئایا ئەو مەسائلانە زۆرن؟ ئەمە مەسەلەیەکە لە مەسائلەکان. بارك الله فيكم وصلى الله وسلم على رسول الله.